تێبینیم هەیە لەسەر دوعاکردن کە دەڵێن دوعا بکەیت بەڵام نسیبەت لەسەرلا دەچێت. مامۆستا من مۆلیدی ئەهلیم هەیە الحەمدوللا 3-4 مۆلیدی ئەهلیم هەیە. لە مانگی ڕەمەزان یەکێک لە شاگردەکانم مامۆستا خەوی لێکەوتبوو لە سەعاتێکی نیوەڕۆ گاز بەسەری داڕژا تا سەعات 3 ئێوارە، یعنی 2 سەعات زیاتر گاز بەسەر مۆلیدەکە داڕژا سۆندەکەی تەقی بوو. بەڵام مامۆستا من دائیمە الحەمدوللا یعنی ئینسانێکی زۆر متەدەینم، لە نوێژەکانمدا دائیمە دوعا دەکەم خوایە سەر و ماڵم بپارێزی لەگەڵ ئەو جەماعەتەی کە لەگەڵم ئیش دەکەن، یعنی تووشی هیچ بەڵاو نسیبەتێک نەبن. بڕوا دەکەی مامۆستا دوای ئەو قسەکردنەش حەز دەکەی ڤیدۆکان بۆ 2 سەعات گاز بەسەر و مۆلیدا دەڕژێ، دوو کەڵ دەکات دەیەوێ ئاگر بگرێ مامۆستا ئاگر ناگرێ. حتمما خی گەورە پارێستان توانێت پێ براکە. جا مامۆستا قسەکەی من ئەوەیە، یعنی دوعاکردن زۆر تەئسیری هەیە لەسەر لابردنی بەڵاو نسیبەت. بڕواکە مامۆستا لە زۆر شتی کەش یعنی زۆر تێبینی کەم هەیە، زۆر شتی کەم بینیوە بە چاوی خۆم، یعنی لەسەر دوعاکردن یعنی نامهوێ بیکەم بە شتێک لەسەر خۆم، بەس وەڵڵی مامۆستا هەر دوعایەک بکەم لە هەر شتێک یعنی گیرا دەبێ. بەس وەڵڵی مامۆستا بە قورعان یعنی ئەی ئینسان نابێ مەویست بێ لەوەی کە بۆ نمونە دوعا دەکا بڵێ وەڵی دوعاکەم گیرا نابێ، وەڵی گیرۆ نەبێ بە قورعان خێرێکی گەورەی تێدایە بۆیە نابێ. بێت برا شرینەکەم دوعایەکت گیرا نابێ خی گەورە خۆی باشتری لێزانێت. ئەلا یعلم من خلق وهو اللطیف الخبیر. خی گەورە خالقی ئێمەیە، ئەو ئەزانێت چی گونجاوە چی باشە بۆ ئێمە. خی گەورە بتپارێزێ برا جوانەکەم. طبعا پێغەمبەری وسلم فەرمێ هیچ شتێک قەدەری خراب ناگەڕێنێتەوە، قەدەری خوا ناگەڕێنێتەوە ئیلا دوعا نەبێت، کەواتە دوعا بەڵاو موسیبەت لا ئەدات قەدەرە خراپەکان ئەگۆڕێ بە باش. خی گەورە ساغ و سەلامەتان کا قوربانگیان.